وەڵازان و خۆشەویستامان لە چاوەریدنی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەوانی دەکەین. ئەمڕۆ لە بەشێکی زۆر لە وڵاتاندا کۆڕووسیناری تایبەت بەم ڕۆژەدا ئەندرێت پشتگیری لە ڕۆژنامەنووسان ئەکرێت و هەمیشە بەردەوام داتا و ئامارەکان باز لە ڕەوشی ڕۆژنامەنووسان دەکەن لە هەموو جیهاندا. ئێمە لەم تەورەیەماندا هەم باسی ئازادی ڕۆژنامەنووسی دەکەین و بە تایبەتی تر وابەستەی دەکەین بە هەرێمی کوردستانەوە ڕەوشی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سەلام مەحموود ڕۆژنامەنووس و چالاکوان. سەرگیان زۆر بەخێر ئەمڕۆژ لە جەنابیش پیرۆز بوو لە ئێمە. کاک سەلاگەت باز لە ئازادی ڕۆژنامەنووسی بکەین و وابەستەی بکەین بە هەرێمی کوردستانەوە ڕۆژە چۆن نەبینی؟ حەزەکەم جارە بە جیهانی لە جیهانە چۆنەوە دواتر دێنە سەر هەرێمی کوردستان. بڵێ هەڵبەت ئازادی ڕۆژنامەگەری یان هەر جۆرێک لە پیشەیەکی ترکە بە جۆرێک لە جۆرەکان ڕای گشتی دروست بکە بە پێی سیستەمە جیاوازەکان لە جیهانە ئاگۆڕێت. چۆن سیستەمە جیاوازەکان لە جیهانە یان دەسەڵاتداران چۆن بەرخوردی لەگەڵاکەن و مامەڵەی لەگەڵاکەن تا چەندێک مەودای دیموکراسی فراوان بێ، دەسەڵاتەکە دەسەڵاتێکی مەدەنی بێ، دەسەڵاتێکی با بڵێن دیکتاتۆری نەبێ. یعنی ئەمە ڕاستەوخۆ ئەکاتە بەرفراوانبوونی کای ئازادی ڕۆژنامەگەری. ئێمە ساڵانە بەپێی ئەو ئامارانێکەوە ڕۆژنامەنووسانی بێ سنوور لە دنیا بڵاوەکەنەوە، یعنی کۆمەڵی وڵات هەن کەوا لە پێشەوەی ڕیزبەندیەکان لە فراهەمکردنی ئازادی ڕۆژنامەگەری بۆ ڕۆژنامەنووسان و کای ڕۆژنامەنووسی تیانە کایەکی گەشاوەیە جێی شانازیە بۆ دەسەڵاتدارەکان و بە پێچەوانەیشەوە زۆرێک لە وڵاتانەی کەوا هەم خۆیان دەسەڵاتیان ستەمکاری و دیکتاتۆریە و دیموکراسیتیانە تا ڕادەیەکی زۆر لە دواوەیە، بێگومان لەوێژ ڕۆژی ڕۆژنامەگەری خراپ و ئازادی ڕۆژنامەگەری لە دواوەیە. هەمیشە هەموو ساڵێک ئەگەر بڕوانین ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتانی باکووری ئەوروپا باوەی کە پێوترێت دووەلی ئەسکەندەنافیا، نەرویج و دانیمارک و سوید و وڵاتانە، یعنی هەمیشە لە پێشەوە لە ڕیزبەندیەکان لەوەی کەوا لەوێ ئازادی ڕۆژنامەگەری تا ڕادەیەکی زۆر بەرقەرارە و ڕۆژنامەنووسان توانن بە باشی راپۆرت و ڕووماڵ و کار ڕۆژنامەوانەکانیان بکەن. ئەگەر تەماشا بکەین ئەمە پەیوەندی بە کۆی سیستەمە سیاسەکەەوە هەیە بێگومان، ئەمەی بەرهەمێناوە بە پێچەوانەیش و کۆمەڵی وڵاتی دیکە بە تایبەتی ئەو وڵاتانەی کەوا تا ڕادێک ئەسکەرتاریەتن تا وڵاتانەی کەوا شەڕ و ئەژاویان زیاترتیایە ئەم وڵاتانە لێ ئازادی ڕۆژنامەگەری لە پاشەکشایە یاخود زۆر زۆر سنووردارە. باش ئەگەر بینە سەر سەردەمی نوێ بە بوونی سۆشال میدیا بارودۆخی ڕۆژنامەنووسان هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووە لە پێشتر ئەتوانین بڵین تان جۆری پێشەلکارێکان جۆری ئەو شتانی کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ بە بڕۆی من ئەمە پرسیارێکی زۆر زۆر جەوهەریە سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری. یعنی جیاوازێکی ئێجگار زۆر هەیە لە ئازادی ڕۆژنامەگەری لە سەردەمی میدیای نووسراوە و لە سەردەمی میدیای ئەلکترۆنیە ئەوەی کەوا ئێستا ئێمە دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەین و بەربڵاوە. لە سەردەمی میدیای نووسراوە بە بڕوای من بە دوواداچوون بۆ کەیسی گەندەڵی و بۆ خراپیەکانی دەسەڵات یعنی زۆر زۆر جدیتر بوو. یعنی لە سەردەمی میدیای نووسراوە لە هەرێمی کوردستانە ئێستا ڕاستە میدیا ئێجگار زۆر بووە، ڕەنگە هەر کەسێکەوە ئەکاونتێکیان پیجێکی بۆ خۆی خاوەنی میدیایەک بێ بەعینی خۆی. ئێستا دۆخەکە بەم جۆرە شێواوە. لە سەردەمی میدیای نووسراوە یعنی ڕۆژنامەنووسان جدیتر بە دوای کەیسەکانە ڕۆشتن و کەیسی گەندەڵی زۆرتر ئەخرایە ڕوو. بۆیە ئەمان بینی ڕۆژنامەنووسان لەو سەردەما لەو قۆناغا زۆرتر ڕوبەڕووی ئازار و گرتن و پاکتاوی جەسەدیش بوونەوە، زیاتر ڕایگشتیشی دروستەکرد ئەو بابەتانە دروستەکرد. یعنی بەڵام ئێستا بە دۆخێکە تەنانەت دەسەڵات کەڵکی لێبینیەوە بۆ ئەوەی کەوا بە جۆرێک لە جۆرەکان ڕووپۆشی دۆخەکە بکات بڵێ ئازادی ڕۆژنامەگەری هەیە. لە کاتێکا لەم قۆناغی شاتوانین بڵێن هێشتا بەڕاستی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستانە ئێجگار سنووردارە تا ئەو کاتەی تۆ دەست نابی بۆ بابەتانی کەوا ئازار بە دەسەڵاتدارانە گەیەنێت. یعنی هەمیشە تۆ تەماشاکە یعنی خۆی بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵات حەزی لەوەی خەڵک خاڵی بێتەوە. ئەمان ئازادی ڕۆژنامەگەری نییە هات و هاوار و کۆمەڵشت ئەکرێت ناو فەیسبووکە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە. ئازادی ڕۆژنامەگەری ئەوەیە کە گەر مەلەفێکی گەورە
سەبارەت بە تاوانێکی گەورەی هێزەکانی دەسەڵات و وەزیرێک حکوومەتێک بڵاو کرایەوە ئەو کاتە دەسەڵات ڕێگەی بعد بڵێ ئازادی ڕۆژنامەگەری و بە ئەمە پەخش بکرێ یاخود دەرفەت بدا بۆ ڕۆژنامە نووسە جددیەکان کەوا دەستیان بگا بە زانیاریەکان یعنی تۆ بڕوانە یەکێک سادەترین ئازادی بنەمەکانی ئازادی ڕۆژنامەگەری ئەوەیە کەوا ڕۆژنامە دەستی بگا بە زانیاری دەرگای لێسەر دارنەخرێت بەڵام ئایا هەر بە جددی تۆ گەر بە دوای کەیسێکی جددی و هەستیارە بڕۆیت ئایا دەرگاو لێ داخراوە یاخود لێدا تۆگەر لە دەستگایەکی دیاریکراوە بینە دەستگایەکی دیاریکراوەبی ئەوە هەر ڕەنگە بۆ هەندێک تەنانەت کۆنگی ڕۆژنامە نووسیش تۆ دەرفەتر نێن بچیت پرسیارێکی جددی بکەیت لەبەر پرسە باڵەکانیان بۆیە بەڕاستی سەرباری ئەو بارودۆخی کە هاتوتە ئارا و بەشێکی ئەوەی کە هەیە خەڵک ئازایەتی خۆیەتی بێگومان هۆکار چییە هێندەی با بڵێم کودتایەکی سەربازیان جوڵەیەکی سەربازی دەسەڵات لە ڕۆژنامە نووسانە ترسێ لەو پۆستێکێتیان هەڵدانەوەی مەلەفێکێتی ئەوەندە لێ ئەترسێمە بۆ چی ئەگەڕێتەوە ینی ئەترسێ لەوەی کە کاریگەی لەسەر ڕایگشتی دروستکات هەمیشە دەسەڵاتە گەندەڵەکان لە ڕۆژنامە بێنی ئەگەر ئینسانێک دەسەڵاتێک بێباک بێت دەرگا کاتەوە بۆ تۆ ڕۆژنامە نووس بیت لەسەر ئەم وەزارەتە کاری ڕۆژنامە نووسی خۆت بکەیت دەرفەتیشە بە کاربندەکان ئەوەی کەوا تۆ پێویستت بێت لێدوانت بۆ بدەن هەر بەڵگەنامەیەکت پێویست بێ خاتە بەردەست بەڵام ئەگەر دەسەڵاتێک ئەگەر وەزیرێک ئەگەر بەرپرسێکی باڵا ئەگەر حزبێکی دەسەڵات پڕ بێ لە گەندەڵی سیخناخ بێ لە گەندەڵی سیخناخ بێ لە هەرچی تاوان و دزی و فەزاحەتی جۆرا و جۆرە یعنی بەڕاستی ئەوە ڕۆژنامە نووس بۆ ئەو ڕۆژنامە نووسی جددی بۆ ئەو ئاگرە نایڵێ نزیکی بێتەوە و کاتێکیش ئەم ڕۆژنامە نووس ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان دەستی بگات بە کۆمەڵە زانیاری بەڕاستیەوە بە ئاسانی تێناپەڕێ بەسەریە ئەگەر ئەم زانیاریانە پەخش بکات چونکە بێگومان ڕۆژنامە نووسی جددی میدیای جددی ئەتوانن ڕایگشتی دروستکەن ئەو ئەرکێکێتە ئەستۆ کە چاودێری دەسەڵات بکات بێگومان ڕۆژنامە نووسی جددی ئەبێ بینی دەسەڵات بکات بەڵام بەداخەوە ئەگەر ئێمە بکوڵێ لەسەر ژینگەی کوردستان قسە بکەین بێسەوای لێ هاتووەکەوە دەسەڵات بەڕاستی ترسێکی ئەوتۆی نییە لە ڕۆژنامە نووسان تەنان لە ڕۆژنامە نووسە جددیەکانی چونکە لە بەرامبەر ڕۆژنامە نووسێکی جددیە لەشکرێک ڕۆژنامە نووسی بندیواری هەیە لە بەرامبەر میدیایەکی ڕاستەقینەی ئازا یەک لەشکر میدیای بندیوار و فەیک و ئەم شتانە هەیە ڕوبەڕووی ئەبێت و ڕوبەڕووی خەڵکە بێت و یعنی تۆ زۆر جار تەماشاکە دانیار وای لێ هاتۆ ینی دۆخەکە هێندە شێواوە خەڵک جیاوازی ناکات لە بینی ڕۆژنامە نووسی ڕاستەقینە و ئەوی ترە لە بینی میدیایەکی ڕاستەقینە و میدیاکانی تراوە بە پیچوانەوە وەکوتم لە قۆناغێکە ئەگەر با بڵین مامەڵەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژنامە نووسانە پۆلێن بکەین لە قۆناغێکا دەسەڵان ئازاریەدان ئەیگرتن لە قۆناغێک میدیای نووسراوە لە قۆناغێکی ترە هەر لە سەردەمی میدیای نووسراوە ڕۆژنامەی سێبەر و گۆباری سێبەریشی دروست کرد ئابەم جۆرە ڕۆبەڕووی ئینەبووە وەکوڵێ ڕای گشتی ئەشێوان ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر ئاسانترە ینی هەر کەسێک ئەتوانێت پێیجێک دروستکات لە بەرامبەر ئەو راپۆرتە جددیەی کەوا ڕۆژنامە نووسێکی جددی ئەیکات دەیان ڕۆژنامە نووسی ئیمنی چاوە شەکارانە بڵاو بێتەوە و بەداخەوە ئەوەی کەوا هێزی داوە بۆی دەسەڵات بتوانێت لەم ڕێگەیەوە کایەکە بشێوێنێ و ناوەشیاری خەڵکە منی خەڵکیش هێندە هۆشیاری نییە کەوا میدیای جددی لە ناجددی جیا بکاتەوە بزانێ ئەوەی کەوا ئایا ئەم پەیجە ئەم میدیا هەواڵیە ئەم دەستگا ڕۆژنامە نووسی کەوا لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە دروست بووە ئایا بەڕاستی میدیایەکی ڕاستەقینە ئێستا زۆر جار وای لێ هاتووە دۆخەکە هێندە گەشتۆتە ئاستێکی مەدرسیدار ئاستی مەدرسیدار لە ڕوانگەی ئەوە ناکە من لە بەردەم ئازاری جەستەیی و پاکتاوی جەستەیی و گرتن و شتانابم هێندە مەترسیدارەکەەوە ئەو ڕۆژنامە نووسە جددیانەی ئەو میدیا جددیانەی دەیان راپۆرتی جددیەکەم هی ئەمان ینی بەباچێت لە بەرامبەر ئەوەی کەوا ناهۆشیاری خەڵک وای کردو لەم لاوە راپۆرتێکی دیکە زۆر پێچەوانەی ئەمە بەرقەرارە ینی وای لێ هاتووە کەسێک بەناوی ئەوە راپۆرتێکە دروست ئەکرێت ڤیدۆیەک دروست ئەکرێت یەک دنیا زانیاری ناڕاست تۆمەت یەک نیاشتی تێ کابراڵی کاکە من نیم ئەمە ئەن تو ناتوانانی ئینیش بکەیت بچیت بە دوایە بەوەی کەوا ئیتر سکاڵا بکەیت ملیۆنی خەڵک بینیوەتی سکاڵای چیەکەیت وە زۆر جار تەنانەت ئەوەی کەوا هیچ دەسەڵاتە سکاڵایش بکەی حسابێکت بۆ سکاڵاکەوت ناکرێت بە پێچەوانەوە ڕەنگە
کەناڵێکی وەکو پەیام ڕۆژنامەنووسێکی وەکو شیار ئەگەر لە شوێنێکە راپۆرتێک بکە بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵات پێی ناخۆش بێت لە دەلاوە ڕەنگە فشاری بخەنە سەر و تەنانەت بیگرن و مایکەکەی ببن سوزانم زۆر ئازاری بدەن بەڵام زۆرێک لەو میدیایانەی کە دەسەڵاتی نیانەکە یان بابڕێوە و تەمیلیانەکە ئەگەر تاوانی ئێجگار گەورەش بکەن کەس نیلیان بپرسێتەوە ئەمەش جۆرێک لە جۆرەکان ئەمە کارەساتێکی دیکەی ناو میدیایە. زۆر باشە مامسا یەکێک لە پرسیارانی کە زۆر گنگە ئێمە بیکەین ئەوەیە کە هەر بەڕاستی کوشتن و دەست بە سەرگرتن و بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان چ پەیامێک بە کۆمەلگە ئەدات وەکێ بەرپرسە لە پاراستنی شکۆی ئەم ڕۆژنامەنووسە و پیشەکەی؟ بێگومان سیستەمی سیاسی دەسەڵات ینی بەرپرسە لەوەی کەوا هەر دۆخێک بە ڕۆژنامەنووس ئەساسی ئەگەر باش بێ یاخود خراپ ئەوە بێگومان دەسەڵات لێ بەرپرسە. وەکوتم ئەو دەسەڵاتانیشی کەوا دەسەڵاتێکی حکومڕانێکی باشە و دیموکراسی تایە بەرقەرارە و دەسەڵاتی تایە و دەسەڵات ناترسێ هەر ئینسان ئەگەر تۆ بێباک بوویت ئەوە هیچ باکت نییە ئەوەی کەوا چ پرسیارێکت لێکرێ چۆن راپۆرت لەسەر تەکرێ. بەڵام وەکوتمان مادام دەسەڵاتی خودی خۆی دەسەڵاتێکی لەرزۆکە ئیتر ئەوێت ئەو ڕۆژنامەنووسانەیش گەشە پێ بداکەوە هین بکەن ینی بەشان و باڵی ئەوە هەڵی بدەن و هۆنینەوە بکەن بە ئینی چالاکیەکانیا بە یەک دنیا فەزاحەتیشی بابەتەکان بگۆڕن هەر یەکێک لە مشکلەکان ئەوەیەکەوە لەناوم هێزی دەسەڵات هەردوو هێزی دەسەڵات و لە ناو سیستەمەکە لە ناو ئەو کایەکەوە حکومڕانی ئەم وڵاتەکە تەنانەت ئەوان لە ناو خۆشیان هینی جیاوازیان هەیە کەناڵی زەبەلاحی جیاوازیشان هەیە ئەمە نەگەر سروشتی کۆمەڵگەی کورد داخل خاتون یەکێک لە ئیشی ینی ڕۆژنامە میدیا زۆر کاریگەری هەیە بەڕاستی ئەتوانم بڵێم یەکێک لە بەرپرسیارەتی و ئەرکی ئەخلاقی کاری ڕۆژنامەنووسی ئەوەیە کەوا تۆ ڕەچاوی بارودۆخی کۆمەڵایەتی و دەرونی کۆمەڵگەکەت بکەیت ینی بە پارەی خەڵک خۆیان ئەمان دەرونی خەڵکەشێن بە پارەی خەڵک ینی جیاوازی دروستەکەن. ئەمە یەک شتی دیکە بڵێم کەوا لە هەم کایەکانە ڕنگدانەوەی خراپ و لێکەوتەی خراپی لەسەر کۆمەڵگەی کوردی هەیە مەسلەی دوو ئیدارەیی لە هەرێمی کوردستانە زۆنی سەوز و زۆنی زرد ئەمە هاتوتە ناو کای ڕۆژنامەنووسیشەوە لەوێ ئەگەر ڕۆژنامەنووسێک تاو ئازار بدرێت لێرە ڕەنگە هین هەڵوێستە بێ بەرامبەری بەڵام لەوێ ئەبێ ڕۆژنامەنووس و میدیاکان بێدەنگ بن بە پێچەوانەیشەوە لێرە تا ڕادەیەک کارێکی زۆر خراپی کردو سەرکایی ڕۆژنامەنووسی ئەم دوو ئیدارەیەشکەوە لە هەرێمی کوردستانە بەرقەرارە. ڕاستە هەر ئەم لە چوارچێم دوو ئیدارەیە مامۆستا سەرنج داوە لە سۆشیال میدیایان لانێ من بەم ئەزمونەکەمی خۆمەوە لە ڕۆژنامەنووسی و میدیادا هەنێک جار میدیای وا گەورە و زەبەلا هەبینم هەنێ بابەت باسەکە من تەریقە بمەوە ینی شەرمەم گرێ مەسەرەن شارچێتی پێوە دیارە بە جۆرێکی زۆر بێئەتەکێت هجوومە کاتە سەر لە هەنی نەیارەکەی لە کاتێکدا بە جۆرێکی دیکەن لە شوێنێکی دیگۆ بەڵام لە میدیایاندا بەم جۆرە مامەڵە دەکەن ئەم فەوزایە بۆچی دروست بووە ئەم فەوزایە بەم چەشنە کاریگەریە بێتە سەر خەڵکی کە هجوومکردنە سەر شار و شارچێتی و لەسەر یەکتری لەکەدارکردن. ڕۆژنامەنووس دەبێ هی هەموو کەسێک بێت جان ینی تەنانەت ڕاستە کۆمەڵێک بابەتی نیشتیمانی و نەتەوەی هەیە ئینسان ئەبێ بەڕاستی تایە لە پاڵ خەڵکا بێت لە پاڵ خەمی میلەت و لە پاڵ خەمی نەتەوەکەی و دۆزە نیشتیمانیەکە بێت بەڵام ڕۆژنامەنووس لە سەرتاسەری جیهانە ئەبێ یەک پەیامی هەبێ پەیامی ڕاستگۆیانە و چاوی خەڵک بێ بەرگری لە خەڵککە و گەندەڵیەکان بخاتە ڕوو ینی لە پێناوی دروستکردنی ڕای گشتیە ئەبێ جیاوازی نەکات بەڵام وەکو جەنابەت تۆ لە کوردستانە تەماشا بکە لە ڕووداوێکی وەکو چەمچەماڵە میدیای ئەولا چۆن ڕۆماڵیە کرد وایە زانی ئێرە وڵاتێکی جیاوازترە و بە جۆرێک ئین یەک ڕۆماڵیە کردکەوە ببێتە مای ئەوەی کەوا دەسەڵاتی ئێرە لەکەدار ببێ نەک ئەوەی قەزەیەکی ئینسانی هەیە بە هەمومان بە یەک دەنگ ئەبێ بەڕ ڕووی بینەوە لە هەندێک قەزەی ترا کە لەو لا ڕوویاوە میدیای ئەم لایش بە جۆرێک ڕۆماڵیان کردووە کەوا ویستیانە ئەو لای پێلەکەدار بکەن یعنی بۆیە ینی ئەم وەکوتم ئەم دوو ئیدارەیە ئەم دوو زۆنیە بەڕاستی وای کردووە کای ڕۆژنامەنووسیشی لەت کردووە لە کاتێکا ڕۆژنامەنووس ئەبێ لە هەر جەیەکە بێ پەیامێکی هەبێ پەیامی بەرگریکردن لە خەڵک پەیامی خستنە ڕووی ڕاستیەکان وەکوتم چاوی خەڵک بێ بەڵام ئەم دووینە وای کردووەکەوە وەکو ئەڵەیە ئەگەر لە دەڤەری ئەولا کارەساتی ئێجگار گەورەش ڕووبات یان ئەبێ بە جۆرێک ڕووماڵی بکە کە دیسان بچێتەوە قەزەی دەسەڵات یان زۆر بە سادەی ڕووماڵی بکە و بە پێچەوانەیشەوە لێرە
ئەگەر کارەساتی گەورە ڕووی بدا ئەبێ ئەو میدیایانەی کەوا میدیای هێزی ئەم زۆنن ئەبێ بە جۆرێک ڕووماڵی بکەن کە دیسان بە قازانجی دەسەڵاتی ئێرە بشکێتەوە و وەکو شتێکی نۆرمال نیشانی بدان، نەک وەکو ئەوی کەوا ڕاستی ئەمە کارەساتێک و ئەبێ هەمومان لە بەرامبەریان ڕای گشتی بۆ دروستکەین. وتم هۆشیاری خەڵکیش زۆر گرنگە لەوەی کەوا چۆن میدیا ئەناسێتەوە، چۆن میدیای ڕاستەقینە ئەناسێتەوە، چۆن ڕۆژنامەنووسی ڕاستەقینە ئەناسێتەوە. و خودی ڕۆژنامەنووسەکان خۆیشان ڕۆڵیان هەیە لەوەی کەوا کە چەندێک ئازادی ڕۆژنامەگەری بۆ ئەوان بەرقەرارە بێت. ینی بەشێکی ئەم دۆخەژە توانین بڵین لە ئەستۆی خودی ڕۆژنامەنووسەکان هەیە، ینی کاری ڕۆژنامەنووسی کارێکە بەڕاستی ئەتوانم بڵێم تا ئاستی پیرۆزە، بەڵام بەو مەرجەی کەوا بەڕاستی تایە بنەماکانی یان ئیتیکی ڕۆژنامەنووسی تایە بەرقەرار بێت. ئەو کاتە بەڕاستی شێکی پیرۆزە، نەک تۆ لەبەر ئەوەی کەوا لە میدیایە کا ئیشەکەی ئەم میدیایە سەر بەم هێزەیە ئەم هێزە یەک دنیا فەزاحەتیشیە توی لێ بێدەنگەبی، بەڵام لێرە نەکەرن یەک ڕۆماڵی ڕاستەقینی ئەمەکەی ڕەنگە بە جۆرێکیش ڕۆماڵێکی تۆمەتیشی تا ببەخشیتەوە لێرە بەرپرسایەتی دنیا و قیامەتیە بە بێگومان. زۆر باشە. یەکێک لە مەبەستەکانی ئەم ڕۆژە جیهانیە یادکردنەوەی ئەو شەهیدانەیە کە لە پێناو پیشەکەیانە شەهید بوون و ئێمە لە هەرێمی کوردستانیشە بەداخەوە چەندین کەسایەتی گرنگمان هەبوو کە بەم شێوازە دەسەڵات سەرکوتی کردووندا تا چەندێک گرنگە ئێمە یادی ئەوانە بکەینەوە و ئەگەر ئەو مەترسیێکی کە ئێستا هەیە لەسەر ڕۆژنامەنووسان بە جۆر لە جۆرەکان هەڵبین بۆ باشترکردنی، چونکە تاوەکو ئێستا ژێمە چەندین ڕۆژنامەنووسمان هەیە لە زیندانەکان و هەمان مەترسیان لەسەرەکە دووبارە لەناو ببرێن و سەربەخڵان نەچووبم ئەمڕۆ یادی شەهیدکردنی سەردەش عوسمانە یان پێنجیان ئەمێ دەوەریم یارمەتیم نادا. هەر ئەوەی کەوا کەیسی ڕۆژنامەنووسە شەهید کراوەکان تا ئێستا هەر بەداخراوی ماوەتەوە، ئەمە دلیلە لەسەر ئەوەی کەوا بەڕاستی سیستەمەکە و دەسەڵات لە خەمی ئازادی ڕۆژنامەگەریانی هیچ کەیسی شەهید سۆرانی مامە حەمە، کاوەگەرمیانی، سەردەش عوسمان، ویداد، عەبدولستار تای شەریف کە ئەمانە لەسەر بیرۆڕای ئازاد و لەسەر کای ڕۆژنامەنووسی شەهید کراون، کەیسەکانیان کەوا بداخراوە و تا ئێستا تاوانباران نەدۆزراونەتەوە. جا لە هەر جەیەکیشا ئەگەر هەر تاوانێک کرا و تاوانبار نەدۆزرایەوە ئەوە دەسەڵات تاوانبارە. ئەمە یاسایە لە هەموو دنیا. ئەمە پێمان ئەڵێت کە ئازادی ڕۆژنامەگەری لێرە بەڕاستی نەک هەر بەرقەرار نەکراوە، بەڵکو لە ئاسێکی زۆر خراپایە، چونکە ئەو ڕۆژنامەنووسانەی شەهید کران، ئەو ڕۆژنامەنووسانەی کەوا تیرۆر کران لە پێناوی خەڵکا تیرۆر کرانەوە ڕۆژنامەنووسی بەڕاستی ئازا بوون، چونکە دەسەڵاتیش ئەو ڕۆژنامەنووسانە بێگومان یان هەر هێزێکەوە دژی ڕۆژنامە بێ ئەچێت ئازاری ئەو ڕۆژنامەنووسانەدا کەوا ڕووماڵەکانیان ڕۆماڵی ڕاستەقینێ ناچێت میدیایەک بگرێت کەوا خەریکی هۆنینەوەی چیرۆکی جۆراوجۆر و خەونی درۆینەی جۆراوجۆرە. و یەکێکی تر لە مینەکان مشکیلەکان لە کای ڕۆژنامەنووسیە ئەوەیە کەوا ئەم دیسان ئەم دوو ئیدارەیە وای کردو ئەگەر ڕۆژنامەنووسێک لەولا یعنی ڕۆژنامەنووسی ئینسانە، ینی ئەکرێت بکەوێت هەڵەوە، ئەکرێت ملکەچی ئەو یاسایانە بێت کەوا دانراوە بۆ شێوازی مامەڵەکردنی ئەم چۆن مافی هەیە بەم جۆرە ئەرکیشی لەسەر شانە ئەبێ زانیاری دروست بگوازێتەوە. ئێمە لە سەردەمی میدیای نووسراوە کاتێک هەڵەیەک تێپەڕی بەسەرمانە، کاتێک زانیاریەکمان بڵاوە کردەوە کەوا زانیاریەکە دروست نەبوو، ئەبوایە لە لاپەڕی گۆڤاریان ڕۆژنامەکە بە هەمان فۆنت بۆ ئەوەی تەواوی خەڵک بیبینێ پۆزشمان بهێنایەتەوە. بەڵام ئێستا تۆ بڕوانە هەر لەم گەڕەی ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتیە لەنە میدیاکانەوە بزانە چی ناکەن بە یەکتری، بەتایبەتی لە دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار و گۆڕانکاری لە پۆستی پارێزگای کەرکووک و دواتریش ئەم پرسی ئەم چەکانەی کەوا ترەمپ باسیەکە بزانێ ئێستا چی ناکەن گەیاندیانە ترەمپ ناکۆکیان گەشتە ترەمپ، ینی تۆ بڕوانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە چی ناوترێ، بەڵام ئایا بەڕاستی کەسە چێ بە دوای ئەما بچێت سکاڵاتەنانە تۆمار بکرێ، بەڵام ئەگەر ڕۆژنامەنووسێکی جددی شتێکی بەسەراتێ بپەڕێ یان لە پێناوی خەمی گشتیا راپۆرتێک بڵاو بکاتەوە، ڕەنگە هەزار ڕێگەی جۆراوجۆر بگرنە بەر بۆ ئەوەی کەوا ئەم ڕۆژنامەنووسە دەمکوت بکرێ، ئەم ڕۆژنامەنووسە بگیرێت، ئەم ڕۆژنامەنووسە سزای دارایی بدرێ. یعنی هەموو ئەمانە وەکوتم بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستانە دۆخەکە هەر ئەوە نییە ئێمە بڵێن ئازادی ڕۆژنامەگەری هەیە یان نییە،
لە کۆمەڵێک ڕوانگەی دیکەشەوە فەزایەک خولقاوە بە ڕۆژنامەنووسی جدی بۆ میدیای جدی کەوا بەڕاستی ڕۆژنامەنووسی جدی زۆرمانەوە ئەبێ ڕۆژنامەنووسی میدیای جدی ئەبێ زۆرمانەوە بێت تا ئەو کاتێکەوە هەر ئەو پارێزە بەلاحی تەرخانە کرێەوە هەندێک میدیا یعنی ئەمە بەڕاستی کارەساتێکی یەجگار گەورەیە لە پاڵیشیا دیسان بە جۆرێک لە جۆرەکان لە کۆمەلگا ئەدرێتەوە پێی شەڕی خۆیانی پێکەن شەڕی هێزە دەسەڵاتدارەکان و هێزەکانی دیکە شەڕی ناوخۆیانی پێکەن بەڵام دیسان چۆن پشکاوەتەوە بەسەر ئینە ئێستا خەڵک وای لێتۆ ئەڵێ بۆ ئەوی تۆزێک ئارامی دەرونیت بۆ بگەڕێتەوە دوورکەوەرەوە لە تۆڕە کۆمەڵایەتێکە ینی بەڕاستی ئەمە کارەساتە زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا سەلار مەحموود ڕۆژنامەنووس و چالاکوانی خۆ بەخێر بێ سپاس بۆ دەفەتە و هیوایە کە هەموو ڕۆژنامەنووسان سەلامەت بن ئینشاڵڵا دوور بن لە هەموو سەلامەتی بۆ هەموو لایەک.